ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم کە جارێکی تر بە بەرنامەی ڕاستەوخەوە دەبمە میوانی ماڵەکانتان. ئازیزان بۆ بەرنامەی ئەم شەومان ئێمە ئەمانەوێت لەسەر 8 مارس ڕۆژی جیهانی ژن قسە بکەین و بۆم بابەتیچە داوامان کردووە لە 3 میوانی بەڕێز هاوڕێ هەتاوی عەبدوڵڵاهی چالاکی مافی ژنان و هەروەها ڕۆژنامەوان، هاوڕێ هاوژینی زیبا چالاکی مافی ژنان لە سلێمانی و هەروەها هاوڕێ شیوە فەکووریان ئەویش چالاکی مافی ژنانە. هیوادارم لە کاتی بەرنامەکە پەیوەست بە بەرنامەکەەوە بن. ئێستا هاوڕێ هەتاومان لەگەڵا. هاوڕێ هەتاوم کاتتان باش و زۆر بەخێر بێن و پیرۆزبایی 8 مارس ڕۆژی جیهانی ژنتان لێ دەکەم. منی سلااوڕزمێ بۆ ئێوە بۆ بینەرانی بەرنمەکەتان منیش لە خۆمەوە پیرۆزبایی 8 مارس ڕۆژی جیهانی ڕۆژی هاوپشتی هەموو ژنان لە جیهان پیرۆزبایی یەکەم لە هەموو ژنان و پیاوانی ئازادی خواست لە هەر گۆشەیەک لە دنیاکان و هیوادارم ڕۆژێک بێ کە هیچ ژنێک لە هیچ مرۆڤێک بە تایبەتی ژنان لە هیچ گۆشەیەک لە جیهان نەچەوسێتەوە بەرامبەر زۆم و زۆر نەبێتەوە. بەڵێ زۆر سپاس دەکەم هاوڕێ هەتاو ئەگەر بتانەوێت لە سەروبەندی 8 مارسدا بارودۆخی بزوتنەوەی ژنان باسکەن، بارودۆخی بزوتنەوەی ژنان لە ئێران و کوردستان چۆن هەڵدەسەنگێنن؟ بێگومان ئەگەر بمان هەوێ باس لە بارودۆخی هەنووکەی ژنان لە بەتایبەتی لەو ناوچە جوغرافیایی کە مەدینەزەری ئێمەیە هەڵسەنگاندنێکمان هەبێ ئەبێ ئاوردانەوەیەکمان هەبێ لە ئەوەی کە لە چ سەردەمێکدا دەژین. ئێمە لە سەردەمی سەرمایه‌داریدا دەژین. سەرمایه‌داریش هەمومان ئەزانین کە لە هەر وڵاتێک ئەبزارێکی بۆ چەوسانەوەی ئینسانەکان هەیەوە. ئەگەر بێنە سەر ئەو بەشە جوغرافیایی کە ئاسیای پێدەڵن بەتایبەتی لەو ناوچانێک کە دەوڵەتە دیکتاتۆرەکانی بەسەردا ساڵەوە کوڕژیمی کۆماری ئیسلامی، ئەگەر ئاوردانەوەیکمان هەبێ بۆ ئێستای هەنووکەی بارودۆخی ژنان لە بەرەبەری 8 مارسدا ئەبێ چاوخشانێکمان هەبێ بە مێژووی پڕ لە هەڵاواردنێک کە ژنان ساڵهای ساڵ لەگەری بەڕۆڕووبوونەوە ئەوەی کە ژنان ساڵهای ساڵ لە ژێر چ سیستمێکدا توانیان داوای ماف و حەقی خۆیان بکەنوە تا بە ئێستاکەش ئەو ماف و حەقانە لەوانەیە زۆر بەدەست نێنابێ بەڵام لە خەبات و بەرخۆدان نەوێستاون. لە ناو سیستمی کۆماری ئیسلامیدا ژنانی ئێمە لەگەڵ یاساگەلی هەڵاواردن ئامێز بەرەوڕون لەسەری لەگەڵ یاساگەلێک کە ساڵهای ساڵ بێمافی بۆ ژنانی نهادینە کردووە یاسایی کردووە ساڵهای ساڵ ماشێنی سەرکوتی وەزەبر و زەنگ و تند و تیژی دژ بە ژنان وەگەر خستووە. ئێمە ئەبینی کە ژنانی ئێمە لە کۆمەڵگایەکدا دەژین کە لەلایەن سیستمێکەوە ڕۆژانە دقە بە دقە تند و تیژی ئابدەیت دەبێتەوە و تەولید و باستەولید دەبێەوە دەرخواردی کۆمەلگا دەدرێت. لەو کۆمەلگایش لە خۆی لە ئەخلاقیاتی ئیسلامی و لەو هەموو تند و تیژی و هەڵاواردنە دەبینێتەوە خۆی دەخزێنێتە ناو کلێن و خوشببینی ژیانی تاکە کەسی مرۆڤەکانەوە لە دوو جۆری تند و تیژی وەکو فیزیکی و وەکو تند و تیژی ڕوحی خۆی ئەبینێتەوە. بەڵام سەرڕای ئەوەی کە ژنان ساڵهای ساڵ لەگەڵ سیستمێکی دژەمرۆ و دژەژن تا سەر ئێسقان، چونکە ڕێژیمی ئێران دوو ئەبزاری زۆر مەترسیداری بەدەستە بۆ هەڵاواردنی ژنان بۆ ئەوەی کە مافەکانیان زەوت بکە وەکو ئاین و وەکو پیاومەزنی کە هەردووکیان مکەملی یەکترن بۆ ئەوەی کە تند و تیژی بەردەوام تۆلید و باستەولید بێتەوە. ژنانی ئێمە لەوەها کۆمەلگایەکدا لەژێر سیستمێکی تۆتالیتێردا ژیان بەسەر دەبن کە ساڵهای ساڵ ئیدئۆلۆژی چەقبەستوی ئیسلامی دەرخواردی ئەو کۆمەلگایەداوە حتا لە ناو مەدرسەکانیشدا بە هەڵاواردنی ڕەگەزیەوە پەروەردەبوون بە جیاکاری ڕەگەزی و پەروەردەبوون لەناو ئەو سیستمەدا تا بە هەنووکەش ئەگەر سەیرێ ئاوڕێک بدەینەوە لە مێژووی پڕ لە شانازی ژنانی ئێران ئەبینین کە داواکردنی مافەکانیان و ئەوەی کە ماف و ئازادی بەرحەقی خۆیان ئەناسن. ساڵهای ساڵ کۆماری ئیسلامی هەوڵیدا کە پێناسەی ژن بگۆڕێ بۆ ژنی ناوماڵ و بۆ ئەوەی کە تربیەتکردنی مناڵ، بەڵام ژنان پێناسەی خۆیان وەرگرتەوە لەو سیستمە تۆتالیتێرەدا. ساڵهای ساڵ کۆماری ئیسلامی هێنەی مەسەلەی پرسی حیجاب و پۆششی ژنانی یاسایی کرد بۆ ئەوەی کە ژنان حتا لە مافی سەرەتایی خۆیان زەوتکە. ئێمە بە تایبەتی لەم ساڵانی ڕابردوودا دەبینی و تا بە ئێستاکەش کە ژنان ئەسڵەن نایەنوت بە حیجابی زۆرم لێ و هەرم حیجابە خەریکە پایە لەرزۆکەکانی کۆماری ئیسلامی لەرزۆکترە و بێگومان لە ناوی ئەبا ژنانی کۆمەلگای ئێمە لە ئێران و لە کوردستان بە تایبەتی، چونکە لە کوردستان بارودۆخەکە جۆرێکی ترەوە دێنە سەری، توانیان لە هەر زەمانێک بەپێی چاشنی جوغرافیایی بەپێی ئەو هەلومەرجی کە بۆیان ڕخساوە لەوانەیە هەلومەرجەکە زۆریش لەبار نەبوو بێ خۆیان ئابدێت کردوێتەوە
و لە هەر دەرفەتێک کەڵکیان وەرگرتووەکە لە بەرامبەر ئەو ڕژیمەدا ڕاوەستن. ئێمە ساڵهای ساڵ بە شانازی و ئەبینین کە ژنانی کۆمەلگای ئێمە پرسی ماف و ئازادیەکانی خۆیان لەگەڵ پیاوانی ئازادی خواست خزاندوتە ناو هەموو جملەکانی کۆمەلگاوە. لە ئێستادا لە ئێرانی ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی لە تاک بە تاکی ئەو کۆمەلگایە ئەمە ڕێنێسانسێکە لە کۆمەلگایە کە لەژێر ئیدئۆلۆژیەک چەقپەستوو پەروەردە بووە و ساڵهای ساڵ لەلایەن یاسا و لەلایەن دەستگای سەرکوتەوە لەلایەن هەتا بنەماڵە بۆ یەکەیەکی بچووکی کۆمەلگا کە خۆی قوربانی ئەو سیستمێت تەولید و باستەولیدی توندوتێژی و زۆڵم و زۆر و بێمافی ژنانی و حتا کوشتنی ژنانی ڕەوایی پێداوە. ئەمە ڕێنێسانسێکی گەورەیە لە کۆمەلگای ئێمە دەبینین کە خەڵکی ئێمە ماف و ئازادی ژنان بە ڕەوایی ئەزانوە خەڵکی وشیاری ئێمە بە ژن و بە پیاوە ئەبینن کە لە ئێستادا هەرچی بێمافی ژنان و پیاوان لەو کۆمەلگایە لەو سیستمەوە سەرچاوە ئەگرێت. ئێمە کاتی خۆی لە شارەکانی وەکو ئیسفەهان و زۆربەی شارەکانی تر کەسانێک کە سەر بە خودی ڕژیم بوون وەکو ئاتش بە اختیار وەکو هەرێستاکە ئەبینین لە مەدرسەکان خەریکن کچان و قوتابیان ژەهراوی ئەەکەن. ئەم ساڵهای ساڵ ئێمە بینیمان کە تیزابیان بە ژناندا دەکرد مەسلەی ئەسیب پاشیمان بوو کە کۆماری ئیسلامی پشتگوێی خستبوو بوو ئەوەی کە ژنان هەموو هەوڵەکانی خۆی دەخست دەگەر ژنان بخزێنێتە کونجی ماڵە. بەڵام ئێستاکە ئێمە لە شارێک وەک ئیسفەهان و زۆربەی شارەکان ئەبینی کە کچان کاتێک ئەوەی کۆیلەی لەسەریان حیجابی کۆیلەی لەسەریاندا دەماڵم پیاوانی ئازادی خواست براکانیان بابێن ماوەڕەکانیان چەپڵیان بۆ لێدەن. ئەمە خۆی ڕەنێسانسێکە لەو کۆمەلگایەوە ناوتنێکە بە سیستمێکی تۆتالیتێر کە ساڵهای ساڵە هەموو هەوڵەکانی خستەگەر بۆ ئەوەی کە دووبەرەکی لە بینی ژن و پیاودا دروست بکە و ژنان بخزێنێتە کونجی ماڵەوە لە پرۆسەی سیاسی و ئابووریدا دووریان بکاتەوە. ئەمە جۆرێکە کە لەوانەوتنەوە شۆڕشێکی گەورەیە کە لە هەموو جمگەکانی کۆمەلگا خەریکە ڕوەداوە. ئەگەر ئاوردانەوەیەکی گشتیمان هەبێت لە ئێستادا بۆ لە بەرەبەری هەشتی ماس بۆ خەباتی ژنان ئێمە دەبینین کە خەباتی ژنان لە ئێستادا لە ئێران و لە کوردستان بە تایبەتی لە کوردستان ژنانی کوردستان مێژوویەکی پرشەنگداریان هەیە لە خەبات لەبەرەوەی کە خاوەن ئەحزابی سیاسی خۆیان بوون و بەوانەی سیاسی دژ بۆ ڕژیمە پەروەردە بوون. ئێمە دەبینین لە ئێستادا دەنگ و هاواری خنکاوی خۆیان گەیاندووە بە تاک بە تاکی هەموو کۆمەلگاکان و لە هەر جگایەک حتا لەناو خۆر و کۆمەڵە ئاساییەکانیش کە دادێنێشیت لەوانەیە زۆر حەزیان لە سیاسەتیش نەبێ بەڵام ئەبینین کە باف و ئازادی ژنان بەڕەوایی ئەزانن و توانیان ئەم بێدەنگیە کە ساڵها بێدەنگ بوو لە بەرامبەر ڕێکخراوە نێونەتەوەیەکان و دنیای دەرەوە ژووی خۆی کڕ کرد بوو لە بەرامبەر ماف و ئازادی ژنان خۆیان توانیان لەناو ئەو سیستمە دژە مرۆڤە دەنگی خۆیان بە دەرەوە بگێنن و لە ئێستاداش ئەبینین ماوەی چەند مانگێکە کە شۆڕشێکی بەربڵاو بە ژن و بە پیاوە لەسەر شەقامن داوای مافی بەرهەقی ژنانەکەن چونکە کۆمەلگای ئێمە بەوە گەیشتووە کە پێناسەی ژن دەبێت بگەڕێتەوە بۆیان و کۆمەلگای ئێمە بەوە گەیشتووە کە تا ژنان لەو کۆمەلگای ئازاد نەبن بێگومان پیاوانیش ئازاد نابنوتم. ئەمە ڕەنێسانسێکی زۆر گەورەیە و ئەمە جێی شانازیە و ژنان و پیاوانی ئازادی خواست بە تایبەتی ژنان لەو کۆمەلگای لەو سیستمە دیکتاتۆرە توانیویانە لەو ئاستا وشیاریە سیاسیە خۆیان بەڕێخستن بکەن و تا ئێستا کەشکەیمە لەگەڵی قساکەین لەسەر شەقا من بەخۆیان بەڕێخستنەکەن و چاوەڕێی هەر جۆرە ئەوەیەکن کە بتەقێنەوە لەسەر شەقام بەرامبەر بۆ دوژمنە. ئەمە بێگومان مێژوویەکی شان پڕ لە شانازیە و ئەبی بڵین کە ژنانی ئێمە توانیویانە تا بە ئێستا کە سرڕای ئەو هەموو زەخت و زۆرە توانیویانە وانەیەکی سیاسی بە گوێی هەموو دنیادا بدەن و بێگومان بە ئەو ژنانێک کە ئێمە دەیانبینی و ئەو پیاوانێک کە داوای ماف و ئازادی بەرابەری ئەەکەن تا نەمانی ئەو ڕژیمە بەردەوامن لە خەبات و لە ئێستادا بەڕای من ئەمە خۆی پارامترێکە بۆ ژنانی هەموو جیهان و دەتوانن وەکووانەیەک سەیری بکەن. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەتاوە سپاس دەکەم کە جوای پرسیارەکەمتان داوە. ئێستاش هاوڕە شیوامان لەگەڵا. هاوڕە شیوا زۆر بەخێر بوون زۆر بەشدار بووی. سڵاو ڕێزم هەیە بۆ هاوڕێگیان سڵام هەیە بە میوانی بەڕێزی بەرنامەکە و هەموو بینەرانی خۆشەویست. هەر لێرەوە هێشا پێش زووتر هەشتی مارس لە هەموو ژنان و ئازادی خوازانی جیهان پیرۆزبایی دەکەم. زۆر سپاس بەخێر بێن. پێشەوەی کە ئێوە بێن من پرسیاری یەکەمم بە هاوڕێ هەتاوە دەست پێ کرد. پێم خۆشە ئێستا پرسیارەکانم لە جنابتانەوە دەست پێکەم. ئێمە نزیکەی 6 مانگەکە شۆڕشێک لە ئێران و لە کوردستان لە ئارادایە. ئێمە زۆر جار لەم تەلەڤیزیۆنەوە زۆر جاری لە شوێنەکانی دیکە باسی دەور و نەقشی ژنانمان لەم شۆڕشە کردو و بە دروشمی ژن ژیان ئازادی. ئەگەر 1000 جاری
پێم وایە هەر کەمە ئێستا لەم سەروبەندەی هەشتی مارسە پێم خۆشە دووبارە دەور و نەخشی ژنان لە شۆڕشی ژینادا ئێوە باسیکەن. ڕاستیەکەی پێم وایە باسکردنی دەوری ژن لەم شۆڕشە شتێکی دووپاتکردنەوەیە زۆر باس کراوە زۆر جار. یەکەم ئەوەی کە دروشمی سەرەکی شۆڕشەکە بە ژنەوە دەست پێ دەکا هێما و سمبولی شۆڕشەکە ژنە ژنێکی کووردا بە کوشتنی ژینا دەستی پێکرد بە شەیدکردنی ژینا دەستی پێکرد و ئەو شتێک کە بوو بە خۆی شەیدکردنی ژینا باسی مافی ژنان بوو داواکاری ژنان بوو خواستەکانی ژنان بوو ئەوەی کە بوو بە خۆی کوشتنی ژینا لە ڕاستیدا پێشێلکردنی مافی ژنان بوو پێشێلکردنی مافی ژنان بوو بە هۆی کوشتنی ژینا و هەزاران و هەزار کارەساتی تر و ئەم شۆڕشە لێکەوتەوە لەگەڵ هۆکارەکانی دیکە کە لەگەڵیدا هەیە. بەڵام سەرەکی ترینی ئەوەی بوو کە مافی ژنان پێشێل کرا گەیشتە ڕادێک کە ئیتر هەموو توانا و ئارامگرتنی کۆمەڵگای تەواو کرد هیچێکی بۆ کەس نەهێشت لە ڕادە بەدەر بوو هێندە لەم ساڵانە تاوان کرا ئەمیشی هاتە سەر. شۆڕشەکە هەر بە ناوی شۆڕشی ژنیشەوە زۆر زیاتر باسی لێ دەکرێت. سەرەڕای ئەوەی لە ئێستادا لە ئێران کێشەی زۆر هەیە بە تایبەت کێشەی ئابووری زۆر قرس هەیە کێشەی ئابووریەکە لە ڕادە بەدەرە لەوانەیە تەنانەت توانین بڵێن لە دنیادا پێوێنەیە لە تواو مێژووی ئێرانیشدا وێنەی نەبووە کە هێندە باری ئابووری وڵاتەکە خراپێت. بەڵام سەرەڕای هەموو ئەوانیشە ئەوەی کە لەم شۆڕشە زیاتر بەرجەستە بوو داواکاری ژنان بوو مافەکانی ژنان بوو ژنانیش لە هەموو شوێنەکانی سەر شەقام هەروەک دەزانین کە ئەم شۆڕشی شەقام بوو شۆڕشی خیابان بوو لە هەموو قۆناغەکانی خۆی لە خیابان بڕی لە خیابان پەرەی پێدرا لە خیابان خۆی بردە پێشەوە و ژنانیش لەسەر شەقامەکان لە خیابان ژنان پێشەنگ بوون لە هەموو شوێنەکان زۆر بە نەترسانە زۆر گوێرانە بەرامبەر هێزەکانی حکوومەت وەستان و پیشاندانیان کرد و مافەکانی خۆیانیان داوا کرد. ئەوە هیچ شکێکی تیان نییە کە شۆڕشەکە شۆڕشێکی ژنە و داواکاری ژنان لە سەرەکی ترینی بوو هەروەها بەهۆی ئەوەی کە شۆڕشەکە بەهۆی داواکاری ژنانەوە بوو بەهۆی مافی ژنانەوە بوو حکوومەتیش کە حکوومەتێکی تەواوەتی دژەژنە تونترین کاردانەوەی هەبوو تونترین و دڕندەترین سەرکوبی هەبوو سەرکوتکردنی خەڵکو و ئازادی خوازان و شۆڕشگێڕانی هەبوو هەروەک دەبینن زیاترین گیراوەکانی ژنان بوون و زیاترین ئەشکەنجە و دەستدرێژیکردنیش بۆ سەر ژنان ڕوویدا لە ناوەندی سەرکوتکردنەکە بۆچی بۆ ئەوەی کە حکوومەت دەیویست ئەو هاوانخوازیە و ئەو زوڵمەی کە لەسەر ژن دایناوە و لەو ڕێگایەوە دیکەی بەشەکانی کۆمەڵگای کۆنتترۆل کردووە بۆ خۆی بیپارێزێ هەروەک دەزانین تونند و دژی ژنان تەنیا بە خەساری ژنان نابێت تەنیا ژنان ئامانج ناگرێت تەنیا ژنان لێ زیان نبینن ئەو تونند و تیژیە هەموو کۆمەڵگای لێ زەرەرمەند دەبێت ئەو تونند و تیژی دژی ژنان پێشێلکردنی مافی ژنان مافی هەموو کۆمەڵگا پێشێلەکە ئەم ڕژیمە هات بە قەیرانێکی جنسی سکسی لە جامعە دروست کرد ئەم قەیرانی ئابووری لێکەوتەوە و بوو بەهۆی ئەوەی کە مرۆڤێکی کۆیلەی لێ دروست بکات ئەو قەیرانێکە لە باری ژن و باری بە شتێ سێکسواڵیتی دروستی کرد دیکە قەیرانەکانی کۆمەڵگای لێکەوتەوە لۆ ڕێگایەوە خەڵکی بە کۆیلە کرد کاتێک ئەو حکوومەتێک یا ڕژیمی ئێران یان هەرکە حکوومەتێکی دیکتاتۆری و تۆتالیتەریەتی وەکو ئەوە خاوەندارەتی خەڵک ئینسان لەسەر جەستەی خۆی بە ڕەسمیەت نەشناسێ ئەوە بە دانی پێدا دەنێت کە دەنگت لای من نییە گوڵنازجان دەنگ نایە هەلدی بەرنامەکەمان بێ دوای ناوبڕێک دەگەڕینەوە بزانین کێشەکەمان چییە ببورن پێم وایە کێشەی ئینتەرنێتی هەبوو وەرنە مەیدان ئەی ژنانی کوردستان جەژنی مارسە هەشتی مارسە ڕۆژی جیهانی ژنان ڕۆژی جیهانی ژنان
هەڵێنا دش بە نەزمی پیا و سەلاری تێبکۆشە بۆ ئازادی و بەراباری دەنگ هەڵێنا دش بە نەزمی پیا و سەلاری تێبکۆشە بۆ ئازادی و بەراباری باخەباتکەین پێکەوە بێبسانەوە تا نەمێنێ ستام و چەوسانەوە تا نەمێنێ ستام و چەوسانەوە وەرنە مەیدان وەرنە مەیدان ئەی ژنانی کوردستان جەژنی مارچە هەشتی مارچە ڕۆژی جیهانی ژنان ڕۆژی جیهانی ژنان بەڵێ بە سلااوێکی دووبارە هاوڕشی وا ببوورە پێم وایە کێشەی ئینتررنت سان بۆیە داوای لێبوردنەکەم کێشە نیە کێشانە پێشتێ ئێوە توان ئدامەی قسەکانتان بن گۆیا هاوڕێ هاوژینی شاتوتە ناو بەرنمەکە و ئەویش بە بەرنمەکە بەشدارکەیت. سڵاو ڕێزم هەیە بۆ هاوڕێ هاوژینیش باسی ئەوم دەکرد کە ئەمە ڕژیمە کاتێک خاوەندارەتی مرۆڤ و خەڵک لەسەر جستەی خۆیان دانی پێدادانێت ئەوە بە فەرمی ناناسێت لەو ڕێگایەوە خەڵک بە کۆیلە دەکات ئینسان و کۆمەلگا و ژن بە کۆیلە دەکات بۆیە بەم چندیە و بەم پێداگریەوە لەسەر ئەوە وەستاوە بە هیچ شێوەیەک ئامادەی پاشەکشی نیە لەوە بە هیچ شێوەیەک بەم هەموو کوژرانە بەم هەموو خەباتە بەم هەموو ناڕزایەتی دەربڕینە ئامادەیە هەموو تاوانێک بکات بەڵام لەوە پاشەکشە نەکات وەک دەبینین لە ئێستادا لەم ڕۆژانەی دواییدا زیاتر ئەو یاسایانەی ئەو سەرکوتەی کە لەسەر ژنان دانراوە لە ئێران بە تایبەت لەسەر حیجاب زۆر تونتر کراوە غەرامەکان زیاتر کراوە سزاکان زۆر قورستر کراوە تەنانەت باسییان لەوە کردووە کە هەموو حسابی بانکی و هەموو مافێکی شارومەندی ژنان دەستێنەوە هەموو شتێک لەسەری بلۆک دەکەن تەنانەت لە گرتنەکانی زۆر بۆ هەروە کە دەبینین لەم ڕۆژانەی دواییدا هێرشیان کردوتە سەر قوتابخانەکانی و مەدرسەکان کە کچەکان لە خوێندن ببڕن ئەمانە هەمووی بەرنامە ڕێژکراوە ئەمانە هەمووی ئۆرگانیزەکراوە بە ئامانجێکی تایبەتیەوە خەریکن ئەم بەرنامانە دەبنە پێشەوە چونکە حکوومەت خۆی بە باشی دەزانێت کە بۆ کۆیلەکردنی ژن کۆمەلگا کۆیلە دەکات و ئەگەر ژن ئازاد بێت چیتر ئەو کۆمەلگا و بە هەموو سامان و سروەتەکەیەوە بۆی کۆیلە نابێت لە ژێر دەستی نابێت بۆیە ئاوا ڕوبەڕووی ئەبێتەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هاوژین ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ بەرنامەکە دەنگ ئێمە بیسن سلااوتان لێ بێگەریەوە گوێتان لە دەنگی من بێ بەڵێ دەنگتان هەیە بەڵام بەداخەوە تەسویرتان نیە ئەگەر تەسویرمان پێ بێت و بۆی کە بتان بینیم زۆر باشە بێ بزانم ئێستا باشارگار منە بینن بەڵێ ئەتان بینین باشە وا بەدەستیەوە بگرم مەگەر دەی زۆر باشە بەخێر بێن و ئێوە ئێستا لە نامەی ڕاستە خۆن زۆر بەخێر پاسانەکەم دەستیەوە خۆش پێ ئەم کاتتان باش بێ سلااو لە ئەومیانە بەڕێزانە ئەو ژنانەکە بەداخۆگوم لە قسەکانیان نەبوو سەرەتا نەمەتوانی داخەڵ بم باشە زۆر بەخێر بێ و ئێستای چەر دێر نەبووە توانین زۆرتر قسە بکەین و قسەکانی یەک ببیسین من پرسیارم لە هەردوو میوانی پێشوو کرد لەسەر بارودۆخی ژنان لە ئێران و کوردستاندا ئەگەر ئێوە بچان هەوێ بارودۆخی ژنان لە باشووری کوردستان باسکەن ئایا بارودۆخی ژنان باش بووە یان خراپتر بووە؟ بەڵێ بەداخەوە بۆ ئەو ڕاستی کە ناچارین بیڵێن بارودۆخی نەتەنها هەر ژنان بەڵکو بارودۆخی مرۆڤ بوون لە باشووری کوردستان لە باریکینە هەموار و خراپایە و مرۆڤەکان لەژێر بە جۆرەها شێواز لەلایەن سیستمێکی ستەمکارەوە چەوسەندرێنەوە و مافی مرۆڤ بوون و ڕادەربڕین و ژیانکردنێک یا خۆجیانێکی باش نییە لێرە و بە تایبەتی ژنان خۆتان کازانن جیاواز لە هەموو ئەو سیستەمە ستەمکار و نادادپەروەریی کە هەیە لە جیهانە بۆ ژنان دووبارە و جیاوازتر یا خۆ تایبەتمەندتر لەسەر ژنان هەیە باشووری کوردستانیش بێگومان کە نەک بەدەر نییە لەو ستەمکاری و لەو نادادپەروەریە بەڵکو زۆر پراکتیکتر زۆر بەرچاوتر
ئەو نابەرابەری و مامەڵە ناتەندروستە لەگەڵ ژنانە بەردەوامە و لە 8 مارسی ساڵی پارتاک و 8 مارسی ئەم ساڵ 8 مارسی ساڵی پار بەیادی لە کاتی مەرگی سەیوان و لە مەرگی ئەو ژنانەیە یادمانکردنەوە چوون بۆ سەر گۆڕەکانیان و کە بەو هیوایە بووین ئەم 8 مارسە ئیتر کوشتن بە ناوی شەرەف و کۆتایی پێبێ بەڵکو هەموو ئەو جۆرە ژیانی تر مەرگ هەر مەرگ بێ نەک مەرگی پێشوەختە بێ بۆ ژن بە ناوی شەرەف و ناموسۆ بەڵام لە ماوەی ساڵی ڕابردووە زیاتر لە 30 ژن بە ناوی شەرەف و ناموسۆ کوژراون لە باشووری کوردستانە بەداخەوە کەم جۆرە لە ڕەوایەتیدان بە کوشتنەوە بە سندنەوەی مافی ژیان لەلایەن بەشێک لە پیاوەکان و بەرامبەر بە ژنانە هەر هەیە و دەسەڵاتی پشتگیریانە کە دەسەڵاتی خەڵکی دەسەڵاتی ئاینی دەسەڵاتی ئەگەر سیاسیمان هەبێت دەسەڵاتی سیاسی پشتگیریانەکەوە لە بەرامبەریشا داد و دادوەری حاکم نییەوە تون و تیشکاران سزا نادرێن و یاساکانیان بەسرا جێبەجێ ناکرێ و جیاواز لەو کوشتن و ژن کوشتن کە بە فیزیکی و کۆتایی هێنان بە ڕوحیان ئێستا لە باشووری کوردستان لە ژنی جاران ژنانی ڕێکخرا و باسی ئەوانیانە کرد کە ئەبێ ژنان هۆشیار بکەینەوە لەوەی کە نەکەونە بەر توندوتیژی یاخود مامەڵەی ناتوندروستی ژیانی باوی ڕۆژانە و لەلایەن مێردەکانیان یاخود باوکیان یاخود برایانەوە لەلایەن کوڕەکانیانەوە توندوتیژیان بەرامبەر نەکرێت بەڵام ئێستا باشووری کوردستان ئەتوانم بڵێم هیچ ژنێک نییە لە ئاستی سیاسی لە ئاستی ئەکادیمی ژنانی چالاکوان ژنانی ماڵەوە بە یەک شێوە لە ڕێگەی سۆشیال میدیاوە لە ڕێگەی تیرۆری شخصێتەوە تیرۆری کەساتیەوە کەوتونەتە بەرهژوم و بەرتەوژمێکی کۆنە پارێزی خورافی دواکەوتو کە تیرۆری شخصێتیانە کرێ کە ناسنامەی کەسانی ژنبوونیان ناشری نەکرێ بۆ نمونە ڕێوازفایق سەرۆکی پەرلەمانی هەرێمی کوردستانە ئەم ژنە ئەم مرۆڤە پەرلەمان بەڕێوە ئانی سەرۆکی پەرلەمانە و من ڕخنم لەسەر کاری و یاسا و ڕێساکان و یاخۆ جێبەجێکردنی بەڕێوەچوونی پەرلەمان هەیە بەڵام ئەمە لەبەرەوەی ئەقلانی مامەڵە ناکەین یەکسە پەلاماری ژنبوونی ڕێواسەدرێ ڕێتر ڕێواز فایق کە سەرۆکی گەورەترین دام دەستگای لە هەرێمی کوردستانە ئەم میلەتەی ئێمە باشووری کوردستان یەکسەر پەلاماری ژنبوونی ڕێوازفایقدا ئەنی تر بۆ کە ئەو ئەڵێم تر وەرە سێری ڕێوازفایق کە سەرۆکی پەرلەمانە تاکو ژنێکی کە لە ژیانێکی ئاسایی کۆمەڵاتیە ژیانەکە بێ و چ حاڵێکی هەبێ بۆیە لە باشووری کوردستان بەداخەوە لە 8 مارسی ئەم ساڵە نەگەوە ڕووداوەکان باش نەبوون بڵکو زۆر تون و تۆڵتر بەلایانی خراپ زۆر نامرۆڤانەتر زۆر نەئەخلاقیانەتر لەگەڵ ژنانە مامەڵا ئەکرێ کە بێگومان پیاوانیش لەگەڵیان هەر مامەڵە ئەکرێ بەڵام زۆرینەی ئەوانەی کارەکانەکەن پیاوەکانن کە بەرامبەر بە ژنەکانێکن کە بەداخەوە بەڵێ زۆر سپاس هاوڕێ هاوژین حتمما دوارە تێمەولاتان بۆ پرسیاری تر هاوڕێ هەتاو ئێوە لە بەشێ لە قسەکانتان ئیشارەتان کرد بە مەسمومیەتی کچان لە قوتابخانەکان و هەروەها هاوڕێ شیوەش باسی کرد پێتان وان نییە ئەمە بەرنامەدا ڕێژراو بێ لەلایەن حکوومەتەوە بۆ ئەوەی کە ترسێکی هەیە لەم قوتابیانە چون خۆتان زان کە ئەمان نەقشێکی ئەساسیان بوو لە شۆڕشی ژینادا بێگومان هاوڕێ گوڵناز هەر ژنێک لە ناو سیستمی کۆماری ئیسلامیدا بەرەڕۆی توودوتیژی ببێتەوە بەڕۆی کوشتن ببێتەوە بەرەڕووی هەڵاواردنی ڕەگەزی ببێتەوە بەڕۆی کلیشە جنسیەکانی ناو کۆمەڵگا ببێتەوە کۆماری ئیسلامی بەرپرسی سەرەکیەتی لەبەرەوەی کەوتم لە سەرەتای دامەزراندنەوە و دوای بلاڕەدابردنی شۆڕشی گەلانی ئێران و خۆی خۆسەپاندنی بەسەر کۆمەڵگای ئێران لە تەزاوراتی میلیۆنی ژنان ترساوە هێنای یاساگەلی هەڵاواردنامێزی جۆراجۆری بەدژی ژنان پەسەند کرد ماشێنی سەحەتا ئەوەندە ڕوو هەڵماڕاو بوو کە سزای ئیسلامی وەکو بەردباران و کوشتنی بە تاوانی خۆشەویستی بۆ ژنان پەسەند کرد ئەم سیستمە ساڵهای ساڵ ئەم شێوازە ڕوانینەی لەلایەن یاسا و خزاندەوە ڕوکنی چوارەمی دەسەڵات کە ڕاگەیاندنە لە بەردەستیدا بوو و توانی لە ڕێگای ڕاگەیاندنی شەو لە ڕێگای یاساکانەوە ئەم شێوازە هەڵاواردنامێزە ئەم جیاکاری ڕەگەزیەوە ئەم توندوتیژیە لەناو کۆمەڵگادا بخسێنێ
ئەمە پێشتریش بینێمانە لە ئەسید پاشیەکانیەوەی کە ژنانیان تیزابیان پێدا دەکردنەوە چەندین جار قەتڵی زنجیرەیی ژنان کەسانێک بوون کە ئاتەش بە ئیختیار بوو سەر بە ڕژیمی کۆماری ئیسلامی بوون بەڵام ئاتەش بە ئیختیار ئەیان کردوە پشتیان بەو سیستمەوە بەس بوو کاتێک لەناو کۆمەڵگای ئێران و لەناو کوردستان و لە هەموو کەلێنە قوژبنێکی ئەو کۆمەڵگایە ژنێک دەکوژرێت پشت بەو یاسایە دەبەستێت کە پشتی دەگرێت ئەو پیاوەکە دەست دەداتە تونند و تیژی وە کاتێک لەناو سیستمێکدا ئێمە بینیمان ماوەی لە ماوەی ئەو چەند مانگەدا کە شۆڕشی ژن ژیان ئازادی بە سێ چەمکی سیاسیەوە خۆی قزاندە ناو شەقامەکان و خۆی قزاندە ناو هەموو جوگەکانی کۆمەڵگاوە ئێمە بینیمان کە خوێندکاران کە بەشێکی میلیۆنی لەو کۆمەڵگایە لە خۆ دەگرێت خوێندکاران بەبێت ترست خوێندکارانێکە لە ناو سیستمێکی چەقبەست و ئیدۆلۆژیکدا پەروەردەبوو لە ناو سیستمێکە بە جیاکاری ڕەگەزی وانەی دینی و هەڵاواردنامێزیان بوتراوەتەوە بەڵام تابۆیان شکان لەسەر شەقام بوونوە نایانوت بە ساڵهای کۆیلەیی کە جیلی پێش ئەوانیش ئەزمموی کردبووە ئەو دروشمە ڕادیکاڵانە و دژمە تابۆشکێنانەی کە ئەو خوێندکارانە و حتا زۆر تابۆشکێنانە هاتنە سەر ناو شەقامەکانەوە بێگومان کۆماری ئیسلامی وەکو فارسەڵە زەهرە چشمی لێیان گرتووە بێگومان بکە ئەو شێوازە ژەهراوی کردنە لەناو ئەو کۆمەڵگای کاتێک لە کۆمەڵگایەک مناڵێک لەناو مەدرسەیەک ژەهراوی ئەکرێوە دایک کوبابی دێن داوای ئەوە کردکە لێکۆڵینەوە بکرێت لەولایە بەڵام لەلایەن هێزی سەرکوتەوە لیان ئەدرێمە ڕۆژی ڕابردوو بینیمان کە هێزی لیباس شخصی سەرکوتی کۆماری ئیسلامی چەند بڕۆ هەڵماڕاوایی لە دایکێک کە مناڵەکەی ژەهراوی کرابووە لە سەرمەرگدا بوو هاواری بێمافی خۆی ئەکردوە داوای ئەوەی دەکرد کە لێکۆڵینەوە بکەن کە بۆ دەبێت لەناو ئۆسی مەدرسانە و لەناو ئەو ئامادەیانەدا مناڵەکانیان لێ بە زەبروزەم بوو لێدان جوابێنراوە بێگومان سیستمی کۆماری ئیسلامی هۆکاری سەرەکی ئەو ژەهراویکردنەیە ڕاستە و خۆ و ناڕاستە و خۆ دەستی تێدایە ڕاستە و خۆ خۆی بە بەرنامە و پلانی داڕژراوە دیکە و لەلایەن کەسانێک کە ئاتەش بە اختیارن کەسانێک کە سەر بە و سیستمەن و لەلایەن ئەو سیستمە و ئیدۆلۆژی و ساڵهایە لەناو مشکاندا بیچمی گرتووە و پەروەردە کراون و ئەم سیستمەیان قبولەوەکو ئەسی پاشیەکانی ئیسفەهان کە بینیمان کۆماری ئیسلامی هەرگوێی پێنەدا چونکە دەیزانی کەسانێکن کە سەر بەخۆین و ئەگەر سەر بە هێزی سەرکوتیش نەبن کەسانێکن کە بەو ئیدۆلۆژیە پەروەردە کراون و ئەم کارەکەن ساڵهای ساڵە کۆماری ئیسلامی هەموو هەوڵەکانی هێنا خستە گەڕ بۆ ئەوەی کە ژنان لە پرۆسی سیاسی و ئابووری دوور بخاتەوە جیاکاری ڕەگەزی لەناو مەدرسە و لەناو خوێندنگاکان و لەناو زانکۆکان کرد بۆ ئەوەی کە ژنان بخزێنێتە کونجی ماڵەوە دانانی ئەخلاقیاتێکی ئیسلامی بەڵام سەرڕای ئەو هەموو زەبروزەنگ و یاسای هەڵاواردنامێز و ئەو هەموو کلیشە جنسیەتیانە ئێمە بینیمان کە ژنان بۆ خۆیان توانیان داوای مافی خۆیان بکەن وە سەرچاوی هەموو کێشەکانیان لە چاوی کۆماری ئیسلامیەوە بینی و بەو ڕادە لە هوشیاری سیاسی گەیشتن کە پیاوانی کۆمەڵگا هۆکاری تونند و تیژی بەرامبەر بە ئەوانی بەکو سیستمەکەیە کە ژن و پیاوتیدا قوربانی ئەکا و ئەم جیاکارێ دێنێتە و ئەمە خۆی وتم ڕێنەسانسێک کە شۆڕژ لەناو ناخی مرۆڤەکانەوە دەست پێ دەکایمە بینیمان کە خوێندکاران لە هەموو شارەکانەوە خۆیان بەڕێخستن کرد تەمەنیان کەم بوو جیلی نوێ بوون لەو سیستمە چقبەستووەدا پەروەردە بوون بێگومان کۆماری ئیسلامی هەموو کاتەروا بووە ئێمە لە ساڵانی ڕابردوودا بینیمانەکە لەو ڕۆژبگیریانەی بە تایبەتی لە کوردستان بە تاوانی وانەی کوردی وتنەوە بە تاوانی شعروتنەوە موسیقی لە ڕۆژبگیریەکاندا ڕێژەیەکی زۆر لە کتان و ژنانی کوردی تێدایە ئەمە زۆر ناخۆشە بۆ ئێمە کە ژنان و پیاوانی ئازادی خوازمان لە ناو سیا چاڵەکانی کۆماری ئیسلامیدان بەڵام هاوکات بوێری و تابۆشکێنی ئەو ژنانە دەگەیەنەکە لەو سیستمەدا ملکەتی یاساکان نەبوون ئێمە لە ماوەی ساڵانی ڕابردوودا هەر دەنگێکی ئازادی خواز لە هەر گۆشەیەک لە ئێران و لە کوردستان دەنگی هەڵبڕی بێ ژنان هاوتەری بوون لەگەڵی ئێمە لە ساڵانی ڕابردوودا ئەوەی کە هاوڕەشیوە باسی کرد لەبەرەوەی کە ساڵانێکی زۆرە ژنان لەو کۆمەلگای خۆیان بەڕێخستن کردووە و هاوتەری بوون لەگەڵ بزوتنەوە کۆمەڵایەتیەکان ئێمە بینیمان کە لە ماوەی ساڵانی ڕابردوو لە خۆپێشاندانەکان لەسەر شەقام زۆربەی زۆری ئەو کەسانێکێ دەست بەسەر کران و زیندانی کران و تا بە ئێستاکەش لە ناو سیا چاڵەکانی کۆماری ئیسلامین و هەر نادەڵێن و ملکەتی ئەو یاسایانە بوون ژنان بوون ئەمە ئەوە دەگەێنە کە ژنان لەو سیستمەدا توانی ویانە سەرڕای زەبروزەنگ و تونند و تیژی و یاسای هەڵاواردنامێز و کلیشەی جنسیەتی و هەموو ئەو جۆرە بێمافیە
یعنی حتا لە ناو کۆمەڵ ئێمە ژنانی ئێمە لە کۆمەڵگایەک دەژین کە مافی شارۆمەندیان نییە کاتێک لە کۆمەڵگایەک ژنێک دەژی کە یاسایە کاتێک ئەو ژنە لەگەڵ پیاوێکی تەبعی وڵاتێکی تر زەماوەندەکە مناڵەکەی پێناسەی ئێرانی پێنادرێت ئەمە ینی مافی شارۆمەندی نییە لە ناو سیستمێکدا دەژین کە سەرەتاییترین مافی ئینسانی هەر ئینسانێک پۆششە پۆششی لێزەوت کردوون کوشتنی ڕەوایی پێدا وەختی قەتڵی نام قەت لە ژێرناوی ناموس کوشتنی بە ئەنقەستی ژنان لە ژێرناوی ناموس کە بە قەتڵی ناموسی ناوی ئەبنەوە من خۆم لەو وشە ڕەخ نەگرم لە بەرەوەی کە ڕەوایی ئەدا بە کوشتنی ژنان وەختێک ڕۆ ئەدا ئەمە پشبەستن بۆ یاساییە و بێگومان بە تایبەتی لە ماوەی مانگەکانی ڕابردوودا و تا بە ئێستاکەش کە خوێندکاران خۆیان بەڕێخستن کرد لەسەر شەقامەکان بوون و ئەم سیستمان و لەرزە خز کۆماری ئیسلامی زراوی چوو بوو بە تایبەتی لە هێزە خوێندکار بێگومان بە قەولی فارس ئەڵە زەهرێ چشمی لێگرتوون و بە پلانی داڕێژراوە ئەو کارەی کردووە و ڕاستە و خۆ ناڕاستە خۆ دەستی تێدایە و کارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەو سیستمە خەڵکیش ئەو باش ئەزانێ کە سیستمەکە بەرپرسیاری سەرەکی ئەو ژەهراوی بوونەیە و تا ئەو سیستمەش لە سەرکار بێ نەکەرە و ژەهراوی بوونە ڕۆژانە خەڵک مەرگ تەجروبەکە و بێگومان ئەبێ خەڵکی ئێمە بەو شیاری زیاترەوە بڕۆنن لەو پرسان و بزانن کە کۆماری ئیسلامی خەریکە بە شێوازێکی زۆر پیلان بۆ داڕێژرا و بە ژەهراویکردنی مناڵەکانیان کارێک دەکات کە ترس و فەزایەکی خەفەقان و ترس و تۆقاندن بەڕێ ئیجاد بکە بۆی کە ئەم خوێندکارانە لەسەر شەقام بکشێنێتەوە بیان خزانێتەوە ناو کونجی ماڵەوە چونکە وتم زراوی لەو هێزە میلیۆنیە چووە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەتاوە هاوڕێشی وە ئەگەر بمانەوێت باسی شۆڕشی 57کەین و شۆڕشی ژینە یا شۆڕشی ژن ژیان ئازادی چه پەیوەندیەک لە بینی ئەمانە هەیە کە ئێستا ژنان ئاوا لە خەتی مقدەمی شۆڕشانیان لە پێشی پێشەوەن سەرڕای ئەو هەموو سەرکوتەی کە لە 44 ساڵی ڕابردوودا کۆماری ئیسلامی نسبەت بە ژنان کردوویەتی؟ دەبێت باسی ئەوە بکەین توامانەوە بێکەش لە شۆڕشی ساڵی 57 ژنانیش لەو شۆڕشدا بەشدار بوون بە تایبەت ژنانی کورد هەروە کە دەزانین کۆمەڵەوە کە حزبێک کە ژنانی هێنایە بەرەی سیاسیە و چەکداری کردوون هەر لەو شۆڕشە خۆی کارە چالاکی خۆی ئاشکرا کرد لە شۆڕشی 57 ژنان بە تەواوەتی بەشدار بوون کاتێک کۆماری ئیسلامی هێرشی هێنایە سەر کوردستان ژنان بە تەواوەتی بە هاتنە ڕێزی پێشەوە بەرخۆدانیان کرد لەو کاتەشدا نەچوونە ژێرباری یاساکانی کۆماری ئیسلامی ژنان لە ئێران هەر لەو کاتەتا خۆپیشاندانی زۆریان کرد هەموو ڕێگاکانیان گرتە بەر هەموو ڕێگاکانی بەرخۆدان و وەستانەوەی دژی یاساکانی کۆماری ئیسلامیان گرتە بەر بەڵام بە تەواوەتی سەرکوت کران یعنی هیچ ڕێگایەکیان بۆ نەما کاتێک یاسای حجابی ئیجباری داهێنا ژنان خۆپیشاندانیان کرد بە هەر شێوەیە کە توانیان بەرامبەری وەستان بەڵام لە ڕێگای زۆر نامرۆڤانەوە لەسەریان داسەپێنرا وەکو ئەوەی کە تیزابیان بەسەر ژنەکاندا دەکرد وەکو ئەوەی کە لە هەموو چالاکیەکاندا دەبڕان بەڵام بەهۆی ئەوەی کە ماف ئازادی خوازی لە ناخی ژناندایە و لە ناخی ئینساندایە لە ژنانیش زیاتر ژنان هیچ کات لە تێکۆشان و لە خەباتی خۆیان نەوەستان ئەم تێکۆشانە بەردەوامی بووە هاوکات لەگەڵ دیکەی شوێنەکانی جیهان بزوتنەوەی ژنان خەباتی ژنان بۆ مافەکانیان شتێکە لە تەواوی دنیا هەیە و لە هەر شوێنێک دنیا ژنان هەر چالاکیەک بکەن کاریگەری لەسەر هەموو دنیا دەبێت هەر ئەو جۆرەی کە 100 ساڵ پێش ئێستا ژنەکان بۆ مافی دەنگدان خەباتیان کرد و ئەو مافەیان پاش بەرخۆدانێ و خەباتێکی زۆر بەدەستێنا ئەوە لەسەر هەموو ژنانی دنیا کاری کرد و ئەو مافە دواتر لە هەموو شوێنەکانی تر بە ژناندرا ئەمە ئەوەی شکە ئێمە ئێستا لە ئێران دەکەین لەسەر دیکەی پارچەکانی جیهان لەسەر هەموو وڵاتان کاریگەری ئەبێ ئەگەریش بە پێچەوانەوە لە هەر شوێنێک ژنەکان سەرکوت بکرێن سنووردار بکرێن ئازادیەکانیان پێشێل بکرێن مافەکانیان پێشێل بکرێت لەسەر هەموو ژنانی دنیا و لەسەر هەموو دنیا کاریگەری ئەبێ ئەگەر ژن لە ئەفغانستان لە ئێران سەرکوت دەکرێت لە مافی ئەوەی کە چی لە بەرکە بێبەش ئەکرێت لە مافی خوێندن و بەشداری لە کۆمەلگا بێبەش ئەکرێت ئەوە لەسەر هەموو ژنانی جیهان کاریگەری ئەبێ هەر شکستێک و پاشەکشەیەکی ژنان و هەر سەرکەوتنێک و بەرەو پێشچوونیان لە هەر کوێنێکی جیهاندا کە ببێت لە تواوی ژنان و لە تواوی لە قامێک پێشووترا لە سەر تواوی دنیادا کاریگەری ئەبێ بۆیە ناتوانین بڵین کە لە شۆڕشی ژینە و شۆڕشی 57 هیچ پەیوەندیەکیان پێکەوە نییە هەر شتێک کە ڕوو ئەدات
هەر شتێکە لە ئێستادا لە کۆمەڵگا و لە هەموو جیهان ڕوەدا پشتبەستووە بۆ شتانەی کە پێشتر ڕوویداوە. هەر شتێکە ڕوویداوە شۆڕشەکان بەرخۆدانەکان هەر ئاخێزێکی جەماوەری کە ڕوویداوە وەکو ئەوانەیە کە لە 1970 و بیگرانەوە و 1970 لە ئێران ڕوویدا. هەمووی ئەمانە لە ئێراندا و لە هەموو جیهانیش بەڕای من پێکەوە بەستراوە. ئەو شتانەیە کە لە دیکەی شوێنەکانی جیهانیش ڕوئەدا لەسەر وڵاتی ئێمەش و لەسەر ژنانی کوردستان و ئێرانیش کاریگەریە بێت. هەر وەک دەبینین بۆچی ئێستا دروشمی ژن ژیان ئازادی هەمووی دنیای گرتوتەوە. دوێنێ ئێمە لە ئەڵمانیا لە ڕێڕسمێکدا بەشدار بوون بە بۆنی ڕۆژی 8 مارسەوە ژنانی ئەڵمانی بەڕێوەیان دەبرد. زۆر سیر بوو کە ژنان لەو ڕێڕسمە نەک بە ئەڵمانی بە کوردی دەیانوت ژن ژیان ئازادی. ئەمە بەلای منەوە شتێکی زۆر زۆر جوان بوو کە هەموویان دروشمەکەیان دەزانی نەک بە ئینگلیسی یان تەنیا بە ئەڵمانی بەڵکو کوردیەکەیان دەوتەوە. ئەمە نیشان ئەمە بۆ ئێمە دەری دەخات کە ژنان لە واتای دروشمەکە تێگەشتون و ژنان بە باشی دەزانن کە یەکپارچەن. هەموو شۆڕشی ژنان هەموو بزوتنەوەکانمان یەکپارچەن لە هەموو شوێنێکی دنیا و لە هەموو قۆناغەکانی تاریخیدا لە هەموو قۆناغەکانی مێژوویدا یەکپارچەن. هەر بزوتنەوەیەک هەر حرەکەتێک لە هەر شوێنێکی دنیا بکرێت لەسەر دیکەی شوێنەکانی جیهانیش بۆ ژنان کاریگەری دەبێت. بۆیە ژنان هەوڵ ئەدەن یەکگرتووی و یەکپارچەی خۆیان لە شۆڕشەکان و لە بزوتنەوەکاندا بپارێزن و پاڵپشتی یەکترین بکەن. دەبێت لێرەدا ئەوەش بڵێم کە هێرشی کیمیاوی بۆ سەر کچان لە خوێندنگەکان شتێکی کەم نییە. ئەمە بەڕای من لە هەموو شەڕێک لە هەموو شتێک گرنگترە. هێرشێک کۆماری ئیسلامی ڕژیمی مەڵا لەمە دەستی پێکردووە بۆ سەر ژنان شتێکە کە بەڕای من هیچ هێڵێکی سووری نەهێشتوێتەوە و دوایین قۆناغی نامرۆڤبوونی بڕیوە. هاوڕەشیوە دەنگی قەت بوو تا هاوڕەشیوە دێتەوە بە هاوڕێ هاوژین دەنگمانە بیسن. گۆیە مایکەکەی هاوڕێ هاوژین بەستراوە. هاوڕێ هاوژین هاوڕەشیوە باسی کاریگەریەکانی شۆڕشی ژینای لەسەر ناوچەکە کرد. بەڕای ئێوە حوزوری ژنان و سەرکەوتنی ژنان لەم شۆڕشەدا و ئاواکە لە پێشەنگایەتیدان چه کاریگەریەکی هەیە لەسەر ناوچەکە بەڕای ئێوە؟ سپاس بۆ ئەو باسانی هەردوو میوانی بەڕێز کە دڵخۆشم کاتێک کە گوێم لە ژنان و ئێمە ژن و مرۆڤانەی لە ژیانەیە خۆدە و سیستەمە ژیانەی کە لە هەموو دنیاە حاکمە خود زاڵە مرۆڤ ژنە بە عاقڵ مەزانینی ژنە لە ناو سیستەمێکی پیاساریە کە نکۆڵی لەواکەن کە ژن خاوەن عەقڵا و هەر ژن توانای لێکدانەوەی هەیە و ژن توانای وەڵام و ئەنی ناڕازیبوونی هەیە میشە چی بە ژنی کورد چ بە ژنی ئەمریکی بە ژنی ئەوروپی بە هەموو ژنێک لە سەرزەوی وتراوە کە تۆ لاوازی تۆ بێ ئیرادەی و تۆ کەمتری لە پیاوان. ئەگەر لە ئەوروپا یاخود لە هەندێک لە وڵاتانی دنیاە یاسا و تێکۆشانی ژنان توانیوانە ئەمە کەمێک کاڵ بکەنەوە بەڵام ئەزانین کە هێشتا هەر هەیە بە بەڵگەشت بۆەوەی کە هێشتا ئەم ستەمە هەر بەردەوامە ئەو مۆ بزوتنەوە ڕێکخراوە مرۆڤانی ژنانە کە هێشتا لە هەوڵی بەدەستێنانی مافەکانی خۆیانان واتە ئەوەی کە بەرامبەر بە هاوڕێژین دەنگتان قەت وەسڵ کێشەی ئینترنێتان هەیە هاوڕێ هاوژین دەنگتان قەت وەسڵەوە پێم وایە کێشەی ئینترنێتتان هەیە. باش کێشەی هەیە پێم وایە دەنگت قەت وەسڵەوێ چون تێنەگەیشتین چی ناوت ئێستا باش بووە ئێستا قسەکەم زین چۆنە چونکە دەنگتان قەت وەسڵە بێت. بەڵێ باسی ئەومە کرد کە پرسی ژن و کێشەکانی ژن مرۆڤی ژن هاوشێوەی باشە دەنگم بەڵێ ئێستا دەنگت باش.
وەک هاوشەوەی پرسی ژینگە ئەیبینمەنی چۆن ژینگە لە هەر شوێنێک زیانی بەربکەوەی کێشە دروست بێت لەم ژینگەی کە ئێمەتیا ئەژین هەوا پیس ببێ کاریگەری لەسەر ئێمەشە بێت لە هەر جەیەکی ئەم سەرزەمینە دۆخی ژنان خراپێ ڕاستەوخۆ پەیوەندی بە ئێمەی ژنانەوە هەیە لە هەر جەیەک بین واتە ئەگەر لە ڕۆژهەڵاتی کوردستان شۆڕشی ژن ژیان ئازادی دەست پێکا و پێشنگاتی ژن دەست پێکا لە هەر شوێنێک ژن بخۆی بەخاونی ئەم شۆڕشە ئازانێ چونکە ئێمەی مرۆڤی ژن لەبەر ژن بوونمان لەبەر تایبەتمەندی جەستەمان کە ئێمە جەستەمان بەم شێوازەیە کامە خاڵی بەهێزی ئێمەیە ئێمە بەم جۆرە دروست بووین چۆن دروست بووین درستی یاخودوانی کە باڵنی و ئاین خوا درستی کردوون بە هەر جۆرێک لە هەر شوێنێکە ئەگەر ستەمێک کاریگەری لەسەر ڕاستەوخۆی لەسەر هەموو مرۆڤ ژنەکان دروست ئەکا و ئێمە پێی بریندار ئەبین بۆ نەژنێک لە ئەفریقا لە ئەفغانستان لە هەر شوێنێکە سیستم و سیستمێکی نادات پەرۆر یاخود عقلێکی دواکەوت و مامەڵە لەگەڵ ژناکە ڕاستەوخۆ بەر ئێمەشەکەیەوە ئێمە هەست بە ئازارەکەی و هەست بە نادات پەرۆرەکەیکەین و هەوڵەدەی چیمان پێ بکرێ بکەین بێگومان کاتێک شۆڕشیش دەست پێکاوە لە ڕۆژهەڵاتی کوردستان و پێشنگایەتی ژنان لە ڕۆژهەڵاتی کوردستان کاریگەری دروست ئەکا دەستانی شۆڕش دەست پێکا و ژنان دێن داوای ماف ئەکەن داوای ئازادی ئەکەن بێگومان هەمومان دڵمان دڵگەرمین و هەموو ئەو حەماسەتەمان هەیە کە بەڵێ ئەمەی هەیە ناڕاستەوەی ئەمەی هەیە ناتەندروستە و پێویستی بە گۆڕانکاریە جا لە وتەکانی بەڕێز هەتاوە کاتێک کە باسی سیستمەکڵێ ئەمە خودی پیاوەکانین کە تونوتیژیەکەن یا خود نابەرابەری مامەڵە ئەکەن لەگەڵ ژنانە بەڵکۆ سیستمە بەڵام من لێرە کەمێک ئەمێت بکەم لەوەی کە ئەم سیستمەکی هەڵی گرتووانی کێ دروستی کردووە خودی پیاوەکان دروستیان کردووە و خودی پیاوەکانیش درێژە بەمانەوەی ئەم سیستمە ئەدەن بۆیە ڕخنەیەکی گرنگ ڕخنەیەکی گرنگ کە ئێمە ژنان بیگرین نە لەبەرەوە نەک بەو مانای کە ئێمە دژی پیاوەکان بینەوە بڵێنەوە تۆی خەتاباری بەڵام پێویستە پیاوان لە شوێنی خۆیان ڕخنیان لێ بگیرێ کە بڵێ توی دروستکەری ئەم سیستمە و توی لەژێر ئەم سیستمە بە پاساویەوەی ئەمە سیستمە و من ئەبێ وا بکەم چی بکەم ئەم سیستمەکەوان پێڵە چی بکەم ئاینەکەوان پێڵێ دابوونەریتەکەوان پێڵێ بەڵام بەژن ئەوترێ مادام سیستمی ژوایە کەواتە تۆ بێ دیسانیش هەر بیشکێنی ئەنی داواکارێکی نابەرابەرە پیاوان پێویستە ڕخنە بکرێن ئەنی هەرچەنە لە شۆڕشی ژن ژیان ئازادی پیاوانی هاتنە مەیدان و پیاوانیش بەشداریان کرد بەڵام بە جۆرێک کردیان بە باسێکی نەتەوایەتی ئەنی ئەوەی کە حەزب سیاسیەکان تا ئێسانیان توانی بوو هەموو کورد ژن و پیاو کۆ بکەن و لەسەر پرسی نەتەوایەتی و بە جیهانی بناسێنن لە شۆڕشی ژینایە چونکە هەموو مرۆڤایەتی ئەوەی مرۆڤە ئەوەی بیرەکاتەوەی ئەقلانیە لەگەڵم شۆڕشەیە بوو ئەنی بەبێ ئەوەی کە هیچ ئەگەر و مەگەرێکی نەبێ ئێمە مرۆڤین و ئەمە کارێکە کراوە نامرۆڤانەیە و پێویستە دەنگمان لەگەڵم شۆڕشە مرۆڤانەیە هەبێ لەو کاتەیە بەشێک لە حەزبەکانی بەشێک لە سەرکردەی حەزبەکان هەوڵاندا سوود لەمە ببینن بۆی کە ناڵم ئەمە هەڵەیە ناخود ناڵم ئەمە خراپە خود ناڵم نەئەبووە بێ من قسم لەسەرەوە نییە بەڵام یەکسەر قەزەی نەتەوایەتی و پرسی نەتەوایەتیان هێنا خستیان هاوشانی پرسی ژن و پرسی مرۆڤبوونی ژن کە پرسی ژن بووە قوڵترە بە تێگەیشتنی من پرسی مرۆڤبوونی ژن قوڵتر لە پرسی نەتەوایەتیشە لەگەڵەوەی کە ژنانێکی زۆر بەڕێزیش لە پرسی نەتەوایەتیەوەکۆ هەتاوخان باسی بۆ کرد هاوشانی پیاوەکان بگرێت لە پێش پیاوەکانیشەوە خوێنیان بەخشیەوە و خەباتیان بۆ کردووە ئەگەڕێمەوە سەرەوەی کە پرسیارەکەت لەبارەوە کرد هەر سەرکەوتنێکی ژن لە هەر جەیەک ئێمە دڵخۆشەکە ئێمەی ژن و کاریگەری باش و پۆزتیفی لەسەر ژن هەیە بە پێچوانەوە هەر ستەم و هەر نادات پەروەریەک و هەر مامەڵەیەکی ناتەندروست لەسەر ژن ڕاستەوخۆ کاریگەری لەسەر هەموو مرۆڤە ژنەکانی تر هەیە و ڕاستەوخۆ کاریگەری لەسەر مرۆڤ پیاو ئەو مرۆڤانەشەیە کە ڕەگەزیان جیایە کە پیاوەکانن بۆ نمونەیە خۆت ئێستا ڕەگەزە جیاوازەکانی تریش هەنوو قسە لەبارەوە ئەکرێ بەتایبەت بۆ باشووری کوردستان کە خۆتان نەزان باشووری کوردستان وەکو سەرەتاش ئاماژەم بۆ لە قەیرانایە و ئەو شتێکە ناوی سیستمی سیاسی لە کوردستانە باشتر نییە لە ئێران باشتر نییە لە ئێران باشتر نییە لە تەنانەت وای لێدێ وەکو ئەفغانستانی لێدێ ئێوە بێن لە بەرچاوتان لە کوردستانە و لە سلێمانیە چی ئەگوزارێەوە خەریکە ئێمەی ژنەکان چیمان بەسەر دێت کاتێکە ئەبینین بەشێکی زۆر لە پیاوەکان بە ناوی سیاست بە ناوی
دەسەڵات بناوی حزبی بوون دەست یەک ئەگرن و ژنەکان گەر قسەیەکیش بکەن یەکسەر هێرشەکرد سەر تایبەتمەندی جستەیان هێرشەکرد سەرەوەی مانە قەرزارن بۆ نمونە تۆ قەرزاری بۆچی جوانیت ئەمە بەڵێ هاوڕێژین 10 دقیقە کاتمان ماوە بۆی کە دوو میێوانەکەی تر و ئێوە خۆتان بگەین بە پرسیارێکم ماوە زۆر لە ناو قسەکاندا زۆر پرسیار دروست بوو بەڵام کاتی بەرنامەکەمان 1 ساعتە و ئێستای 10 دقیقە کاتمان ماوە پێم خۆشە هەر کامێکتان ڕاو نەزەری خۆتان لەسەر نازانم هاوڕێ هەتاو ئەگەر جوابی بێت لەسەر قسەکانی هاوڕێ هاوژین قسە بکات و تایبەتمەندی 8 مارسی ئەمساڵ هەر کامێکتان بەڕای خۆتان چۆن دەبینن بەڵام بە کورتی بۆی کە بەرنامەکەمان لە وەستیان نەپەڕێت و بتوانین هەموو قسەکانمان باسکەین هاوڕێ هەتا و فەرموو ببات بێگومان لەگەڵ بەشێکی زۆری لە قسەکانی هاوژینی خۆشەویستم و وەکو خۆمشانازی یەکەم ببوونی و هیوادارمەرە بێرواشی باش بەڵام ئەوەی کە من لێرە باسم کرد کە پیاوان هۆکاری تونند و تێژی بەرامبەر بژنین ئێمە کاتێک لە ناو سیستمێکدا سیستم زۆر جارێت ئێوە مەسەلەی پیاو سالاریتان پیاو مەزنیتان زەق کردەوە مەسەلەیەکە کە ئەبزارێکە بۆی کە ساڵهاژن تێدا چەساوتەوە بەڵام ئێمە لە ناو کۆمەلگادا هەر لە باشوور ژنانێکیش ئەبینین کە ئیدئۆلۆژی پیاو سالارانەیانەیە پیاو سالاری ئیدئۆلۆژیە کە زۆر جار ژنێک هەڵگرێتی زۆر جار پیاوێک بەڵام ئەوەی کە دەڵێن بڵێ منیش بەڕەخنەوە ئەڵم دەبێت سێری کۆمەلگا بکرێ سێری بەتایبەتی پیاوانی ڕۆشنبیر بکرێت کە زۆر کات لە ژێرناوی ڕۆشنبیری بەڵام لەناو ماڵی خۆیان لەناو ئەو کەسانەی کە ئاشنای خۆیان بۆ شێوازە ڕۆشنبیری هەڵسوکەوت ناکەنەوەی کە بەڕەخنەوە ئێمە دەبێ هەمیشە سێری کۆمەلگا سێری سیستمەکە بکەین ئەمە شتێکی جوانە بەڵام وەکو من وەکو خۆم ڕام وایەکە مرۆڤەکان بەژن و بە پیاوە قوربانی سیستمێکن کە تێیدا ئێمە لە سیستمی سەرمایه‌داریدا دەژین کە لە هەر وڵاتەیە لە ئێستادا لە وڵاتانی زلهێز گەورەترین کێشە ژنانەوەی کە خاوەن جەستەی خۆیانی جەستانەکو کاڵا سێریەکرێت لە وڵاتی کە من لێ ئەژین لە ئاڵمان لە شفرۆشی ڕەوایی پێدرا لە ژێرناوی ئازادی لە شولەر کە لیبرال فێمەنیستەکان خەریکن قازاش دەگەێنە سەرمایه‌داری لە حاڵێکدا هیچ ژنێک بۆ بڕەپارەیەک حەز ناکاکە لەشی بکردرێەوە ئەو ژنانە لە وڵاتانی باڵکان و وڵاتانێک کە لە بواری ئابووریەوە داڕماون بێنێ ئێرەوە تەجاوزیان پێ دەکرێت دەستێژیان لەسەر دەکرێت بێمافیان بەرامبەرەکرێت بەڵام لیبرال فێمەنیستەکان هاتوون دەڵێن ئەمانە لە ژێر ناوی ئازادی لە شولەر خەریکن ناڕاستەوخۆ خزمەت بە سیستمەکەکەن و لە کۆمەلگای ئێمە ئەگەر ژنان لە 8 مارسی ساڵی ڕابردووە تا ئێستاکە بە تایبەتی لە باشوورەوە لە ئێرانی ژێر حاکمیەتی کۆماریستانی بەداخەوە گیانیان لێزە ئەستێنراوە لە ژێر ناو لە ژێر ناوی شەڕەف و نامۆز دوو وشەی قەیزەون کە ساڵهایە خۆی لە ناوگەڵی ژندا ئەبینێتەوە خاوەنداری ناوگەڵی ژن ئەگەێنێ ئەکوژنی ئەمە سیستمەکەیە کە بە پشتبەستن بەو سیستما خەریکن ئەو ژنانە ئەکوژن و قسەکەی من بۆ ئەوەی ئەگیناوێ ئەوەی کە هاوژین باسیەکە بێگومان دەبێت ئێمە بەڕەخنەوە بە تایبەتی پیاوان و هەتا ژنانێکە لە کۆمەلگادا دەژین خۆخۆیان بە ڕۆشن بیرزان ئەبێ هەمیشە ڕەخنەگرانە بەرامبەریان بوێستینەوە و داوای مافی خۆمان بکەین ئەگەر باسی 8 مارسی ئەمساڵ تایبەتمەندی 8 مارسی ئەمساڵ ئەوەیە کە شتێکی حاشا هەڵنەگرە 8 مارسی ئەمساڵ وتم ژنان بە تایبەتی لە ئێران و لە ڕۆژهەڵات بە سێ چەمکی سیاسی ژن ژیان ئازادی هات لەناو کای سیاسیەوە تایبەتمەندی 8 مارسی ئەم ساڵەوەیە کە ساڵهای ساڵ دنیای دەرەوە خۆی کڕ کردبوو لە بەرامبەر ماف و ئازادیەکانی ژنانی ئێران و کوردستان و ئەم سیستمە دیپلۆماسیە کارتۆنیە بۆ بەرژەوەندی خۆی بە شێوازێکی زۆر ئۆپۆرتۆنیستانە بەرامبەر بە ماف و ئازادیەکانی ژنان هەڵوێستی گرتبوو بەڵام ژنانی کۆمەلگای ئێمە ئەوەی کە بینیمان ساڵها خۆیان بەڕێخستن کرد لەو سیستمە دواکەوتووەدا توانیان خوان ئابدی بکەنەوە و بۆ وشیاریە سیاسیە تا بە ئێستاکە بگەن و پیاوانیشیان هاوتەریب کرد لەگەڵ بۆ ماف و ئازادیەکانی خۆیان و داوای یەکسانی ڕەگەزیەکەن ئەمە تایبەتمەندیەکەی ئەوەیە کە گوێی کەڕی دنیای دەرەوەی لە بەرامبەر خۆیان ئاگیان کردنەوە و دەنگی ئەو هەموو زوڵم و زۆریان خستەناو هەموو دنیاوە لە ئێستاکە ئێمە ئەبینین کە بە تایبەتی لەناو دنیای درۆینی دیپلۆماسی دەرەوە من ناچار بوون مەجبور بوون کە دان بە ماف و ئازادیەکانی ژنان و ملهوڕی سەرڕۆیی و تاوانباری ڕژیمێکی دیکتاتۆر کە ساڵهای ساڵ بۆ بەرژەوەندی خۆیان لە پێناو سیستمێکی ئۆپۆرتۆنیستکە هەیەە بۆ معاملات و پەیوەندی خۆیان نەکۆڵیان لێدەکرددانیان پێداێنە و بێگومان ئەو شۆڕشە هیوادارم زۆر توول نەکێشێ بێگومان ئەو شۆڕشە
هەر ئەو ژنانی کە ساڵهای ساڵ بێمافی کردن کۆماری ئیسلامی دەبنە هۆکاری ڕوخانی جارێکی ئەو سیستما و بێگومانم کە ئەو ژنانە ئەو پیاوە ئازادی خوازانە کە لە ئێران و لە ڕۆژهەڵات خەلیکن بە تایبەتی لە کوردستان خەریکن خەبات دەکەن ئەتوانن چارەنووسی خۆیان بەدەستەوە بگرن و داهاتوی خۆیان بیچم بدەن وە سیستمێکی مرۆڤتەوەر بە دوور لە هەر هەڵاواردنێکی ڕەگەزی بنیات بنن و بێگومان پارامتری باشیشی دەبێت لەسەر ناوچەکانی تر. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەتا هاوڕێشی وایە بە فەرمونون بەڵام بۆی کە هاوڕێی هاوژینیش قسە بکە کەمێ بە کورتی 3-4 دقیقە. من دەمەوێت تەنیا ئاماژە بخەمە سەر ئاماژە بدەمە چەند خاڵێک بزوتنەوەی ژنان سەرڕای ئەوەی کە مێژوویەکی دوور و درێژی هەیە ساڵانێکی درێژە بەردەوامی هەیە بەڵام دەستکەوتەکانی لە سەرەتادایە هێشتا نەبووتە 50 ساڵ کە نەتەوە یەکگرتووەکان ڕۆژی جیهانی ژنی بە فەرمین هەستیوە دەستکەوتەکانمان هێشتا لە سەرەتادایە هەروەک هاوڕێ هاوژین باسی کرد باشووری کوردستان وەکو هیوای دیکەی پارچەکانی کوردستان بەرەو پاشەکشێدا چووە ماوەیەک لەمە پێشبینیمان ژنێک لە سلێمانی بە تاوانی ئەوەی سەری یاریەکی پیاوانەی کرد چیان بەسەرهێنا لە ناوی پیاوان ینی ئەوە شەرمەزاریەکی زۆر گۆرەیە بۆ مرۆڤایەتی و بۆ کوردیش زیاتر بۆ ئێمەی کورد و دواتر شەرمەزاریە بۆ مرۆڤایەتی دوو هەم ئەوەی کە پیاوسالاری بۆ خۆی ئەمرازێکە لە دەستی سیستەمی سەرمایەداری پیاوساری لەسەر هەموو کۆمەلگا زاڵ کردووە بۆ چۆساندنەوەی ژن و پیاو بۆ چۆساندنەوەی هەموو کۆمەلگا بەرەنگاری بوونەوەی پیاوسالاری ڕێگایەکە بۆ بەرەنگاربوونەوەی سەرمایەداری ئێمە لەو ڕێگایەوە دەتوانین کە لەگەڵ ئەم پیاوسالاریە مبارزە بکەین و لە بینی بووین و بگەین بە ئازادیەکانمان دوو هەم ئەوەی کە هەروەک گوتم هێشتا ئێمە لە سەرەتای دەستکەوتەکانمانی کێشەمان زۆرە یەکەم ئەوەی کە لەگەڵ چەندە سەڵاتێکی دیکتاتۆری پاوانخواز و زۆر بەهێز خەریکین مبارزە دەکەین وەک کۆماری ئیسلامی ئێران وەکو ئەوەی لە ئەفغانستان ڕوویداوە و هەروەها کۆمەڵگاکەشمان بیرۆڕای کۆمەڵگاکەشمانی ئایدۆلۆژی کۆمەڵگاکەشمان زۆر پێویستی بەوەیە کە نوێ بکرێتەوە هەروەک دەبینین لەم چەند مانگەی ڕابردوودا ژن کوشتن لە ڕۆژهەڵات و لە ئێران و لە باشوور و لە تورکیا و سووریش بە ڕێژەیەکی زۆر زیادی کردووە بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە هەر لە ماوەی شۆڕشی ژینە دەیان ژن لە کوردستان و لە ئێران و لە شوێنە جیاوازەکان بەسەر تاوانی ناموس و شەرەف زۆر بەبەزەیانە کوژراون و کۆماری ئیسلامیش ڕژیمی ئاخوندی ڕژیمی مەڵا هێرشەکانی خۆی بۆ سەر ژنان زۆر تونتر کردووە لێرایە دەمەوێت دیسانەوە ئاماژە بدەم بە هێرش بۆ سەر خوێندنگەکان ڕژیمی ئیسلامی ڕژیمی ئێران بە هێرش بۆ سەر کچانی قوتابی و کچانی دانش ئاموز گەورەترین هێرشی دەست پێ کردووە دابڕینی ژن لە خوێندن دابڕینی ژن لە هەموو مافەکانی لێ دەکەوێتەوە بۆیە دەبێت کۆمەلگای ئێمە لە ئێستا کە هەشتی مارسیشە زیاترین بەرەنگاربوونەوەی زیاترین کاردانەوەی بەم بابەتە هەبێ کاردانەوەکەش بەوە نییە کە ئێمە دەڵێن هەندێک خەڵک دەڵێن دەبێ کچان بنێرنەوە بۆ قوتابخانە و نابێ قوتابخانەکان ببەستێت و ئەمانە دەبێ کچان درێژە بە خوێندن بدەن بەڵێ کچان دەبێت درێژە بە خوێندن بدەن بەڵام ئێمە ناتوانین کچان بکەینە قەڵغانی ئینسانی گیانیان بۆ هەمیشە بخەینە مەترسیەوە ڕێگای ئەوەیە کە کوڕانیش هەموو خوێندنگەکان بایکۆت بکەن پیاوان نەچنە خوێندنگە نەچنە پیاوانی مامۆستا معلمەکان خوێندکارەکان هەموو پیاوان هەموو ناوەندەکانی خوێندن بایکۆت بکەن هەر لە سەرەتاییەوە خوێندنی بنەڕەتی و سەرەتاییەوە تا زانکۆ دەبێ هەمووی بایکۆت بکرێت بۆ پشتیوانی لەم کچانە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم شۆڕشە نامرۆڤانەی کە دەستی پێ کردووە دەبێ هەموو خەڵک ڕژنە سەرچەقامەکان و ناوەندەکانی خوێندن بپارێزن بەڵێ ببوورەکە ئەمە ناو قسەکانتانە چون کاتمان نەماوە بە هاوڕێ هاوژینی وەکو دوایین قسە دەستت خۆش بێ زۆر سپاس هاوڕێ هاوژین تایبەتمەندی هەشتی مارس لە دیدگای ئێوە چۆن ڕوان پیا گوێتان لە منە؟ بەڵێ بەڵام کاتی بەرنامەکەمان 3 دقیقە ماوە ئەگەر بتوانین لە 3 دقیقە قسەکانتان کۆکەیتەوە زۆر سپاس دەکەم ئەو دۆخەی کە ئێمەی نازانم پرسیارەکە زۆر باش تێ نەگەیشتم بەڵام ئەمێت وتم تایبەتمەندی هەشتی مارسی ساڵە و جیاوازیەکانی لەگەڵ ساڵانی پێشووتر چییە بە تایبەت کە ئێستا شۆڕشی ژن ژیان ئازادی لە ئارادایە تایبەتمەندێکی زۆر بەڵێ شۆڕشی ژن ژیان ئازادی زۆر گرنگاوە زۆر گرنگە بەرەو پێش بچێ وەکو هاوڕێ شیبە باسی کرد ئەگەر ئەگەڕێمە سەرەوە قسەی ئەگەر پیاوان هاو خەبات و هاو سەنگەرن لەگەڵ ژنانە بۆ پێشخستنی شۆڕشی ژن ژیان ئازادی کەواتە ئەوەی کە بەرامبەر بە ژنان ئەکرێ
نەچنە خوێندن خوێندکارەکان وە نەبن بە قەڵغانی مرۆیی کەواتە ئێوەش وەرن ئەم کارە بکەنەوی پێویست بە هیچ عاتیفە و نیشاندانی سۆز و شتێک ناکانی تۆ یان ئەوە تا دژی ستەمیە ئەو تا لەگەڵ ستەمای ینی کە لەگەڵ کە دژی ستەمی کەواتە ڕاستی لە نیوەیان مەگەڕێرەوە و هەشتی مارسی ئەم ساڵ لە باشووری کوردستان ئەگەر باسی ئەوکو دۆخی ژن سەیری بکەم دۆخی ژن لە جیاواز لە ئەنی هەشتی مارسی پار هێشتا ژنان باشتر بوون تاکو هەشتی مارسی ئەم ساڵ تەنها ئەمەگەر ئەوە بڵین هیوایەک ئەتوانین بڵێن هیوا ئەتوانێت شتێک بەرهەم بێنێ ئێمە ئێستا هیوا بخوازیم بڵێن ساڵی داهاتووانە بێ ئەم هیوا هەر هیچ نییە ئەگەر کار و خەباتێکی گشتی و جددی و بە مەبدە و باوەڕۆ کاری بۆ نەکرێ کە بڕاستی بەداخۆ من ئەو لە باشووری کوردستان چ لای ژنەکان چ لای پیاوەکان نبینم نە کەسانێک خوانەکەن بە لێکۆڵەر نە کەسانێک خوانەکەن بە خەباتکاری جددی و بەردەوام و تەنها پرسیژن لە چەند قەزەیەکی ینی لە چەند پرسی چەند ڕێکخراوێکە کۆ بۆ تۆ لەگەڵ ئەو پڕ ڕێز و ماندووبوون بۆ هەموو ژنانی خەباتکار بەڵام هێشتا ئەو خەباتە ئەو کارکتەر بۆی نەهاتوتە پێش کە پێویستە گۆڕانکارێکی جددیتیا بکرێت چ لە ژنان چ لە پیاوان من تایبەت بە باشووری کوردستان قسە ئەەکەم باشووری کوردستان چ ژنانی و چ پیاوانی هێشتا ناتوانین بڵێن هیوایەک دروستەکەین لەسەر کار و خەباتی ئەمان ئەگەر ئاوا بەردەوام بن گۆڕانکارێک دروستە بێت تا هەشتی مارسی ساڵی داهاتوو بەڵکو ئەگەر وا بڕوە چونکە ئێستا ئەو سیستمە ئەو شێوازە بەڕێوەبردنە ئەگەر سیستمێکی سیاسیەکە بە سیستمی سیاسی نەینابم چونکە هیچ فەزای گشتی هەمووی داگیر کراوە و ژنان ناتوان قسە بکەن هەتا لەسەر پۆستی فەیسبووکی ڕۆژنامەوانێک ژنە ڕۆژنامە نووسێک چەند ڕۆژ ئەگیرێ لەسەر پۆستی فەیسبووکێک ژنێکی تر دیسان ئەگیرێ ینی تا ئەو ئاستە هاتووە و ئەو کار و خەباتی کە پێویستە بکرێت تا ئێستا کارکتەرێکی هێندە جددی و هێندە بەردەوام و کۆڵنەدەر بۆی نەهاتووە پێشەوە و هەشتی مارسی ئەم ساڵی هەرێمی کوردستان لەگەڵ بوونی شۆڕشی ژن ژیان ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستانی هێشتنی ئەنی هێشتا ئێمە ئەوەت کاریگەریمان لەسەر دروست نەبووە کە بڵم ئەتوانین ئەم ساڵ گۆڕانکاریەک دروست بکەین بەتابەت لە لای ژنەکان ڕخنەی من بۆ ژنەکانە ژنانی گرێکراوەکان ژنانی لە پێشەوە بووی ئەم خەباتە هێشتا ئەوانیش ئەوەندەی پێویست بێت نە درکیان پێ کرد بێت نە کارێکی واجدیان بۆ کرد بێت چونکە هەر کاتێک ژنێکژین ببوورە کاتی بەنامەکەمان تەواو بوو دەستان خۆش بێ بەڵێ زۆر سپاس بۆ هەر سێ میێوانی خۆشەویست کە بەشدار بوون بەداخەوە کاتی بەنامەکەمان تەواو بوو بەڵام هیوادارم لە بەرنامێکی ترا بتوانین پێکەوە وتوێشکەین و بتوانین زۆرتر قسەکەین لەسەر بابەتی ژنان بەڵێ